ڕاستە دادگەها فیدراڵە عێراقێ بۆ پرسێن نەتەوەیی هەروەها مەزهەبی پشک و شایستەیان لەژێر باندۆرە سیاسەتە وڵاتێن جیرانە وەکە شیعەژی تشتێکێدن دەبێژن نەخێر دادگەها بلندە فیدراڵە عێراقێ تەمامی سربەخویە وەکی لەسەر وێ ئەساسێ هاتیە دامەزراندن کو سربەخۆ بیتن لێ ئایا بڕیارێن وێ سربەخۆنە یاننا دکارن بێژن دناوە 3 هەتا 4 ساڵاندا قاسی 7 بڕیاران لێ دژی قەوارە و خەلکی هەرێما کوردستانی دادگەها بلندە فیدراڵە عێراقی دەرکردنە بڕیارە هەری داویەژی ئەف بڕیارە بوو کو نەهشت هەلبژاردنên پەرلەمانê کوردستانê 25 مەها دوویە ئەف ساڵ بهێنە ئەنجامدان و دیسا بوو ئەگەر کو هەلبژارتن بهێنە پاشداخستن بوو دەمەکێنە دیار لێسەر بێلایەنیە دادگەها فیدراڵە عێراقی و لایەنگیریاوێ بۆ ئالیەکێ دیار و باندورە وڵاتên جیران لەسەر بڕیارên vê dadgehê ji şirovekarê destûrî hêjaya Soran Elî dipirsim ew mêvanê me li studiyê hêjaya Soran gelek xêratî serçava dadgeha bilinda fîdrala Iraqê dadgeheke bêlayene سڵاو بەڕێزت بۆ بینەران هەڵبەتە باسکردن لە هەر دادگایەکی دەستوریە بێ لە چوارچەوەی سروشتی موسسەکەی سێری بکەیت بە تایبەتی لەو دەوڵەتانەی کە سیستەمی سیاسی تیاندا لە چوارچەوەی فیدرالی و یەکگرتنی چەندیەکەیشی ئیداری سیاسی هاتۆتەکایەوە دادگای فیدرالی یاخود دادگا دەستوریەکان بە حکمی سروشتی دروستبوونیان باس و خواستێک دەچێتە بەردەستیان کۆمەڵە داوایەک دەچێتە بەردەستیان کە سروشتی سیاسی تێدا زاڵە لەبەرەوە دەبینین هەموو ئەو دادگا دەستوریانی لە وڵاتانە هەن ئەو بابەتانی یەکلایی دەکەنەوە کە نیزاعات و ململانی سیاسیان تێدایە و تەفسیرکردنی ئیرادی مشەرعی دەستوریان تێدایە لەبەرەوە عێراقیش بەدەر نییە لەو بابەتە بەڵام بۆ سیرکردنی بارودۆخی واقعی و یەکلاییکردنەوەی کێشەکانی بەردەم دادگای باڵای فیدرالی وێنێکی ترمان پیشان دەدا دادگای باڵای فیدرالی لە عێراقدا لە وەختی ساتی دروستبوونیەوە هەتاوەکو ئەم وەختە کە ئێستا زۆر لە کێشە و ململانەکانی نێوان هەرێمەکان و لە نێوان حکوومەت و دەسەڵاتەکانی تر بۆتە وێزگەی دوا چارەسەری و یەکلاییکردنەوەی ململانەکان دەبینین بە چەند مەرحەلەیەکدا ڕۆیشتووە مەرحەلەی یەکەمی دروستبوونی ئەم دادگایە لەگەڵ ئەوەی کەوا تەوافق و سازانی هەموو لایەنەکانی تێدا بوو کەمتر خۆی لەو بابەتانەیە دەگرتەوە کە کێشەی سیاسی بە تەواوەتی یەکلایی بکاتەوە زۆربەی کات ئەو بابەتانی کە ئاهاتە بەردەستی لێ دەگەڕا بۆی لایەنە سیاسیەکان بۆ خۆیان بگەنە چارەسەرێک دوابجار بڕیارێک دەربکات ئێستیقرار و سیستەمی سیاسی لە عێراقدا نەکاتە مەترسیەوە بەڵام کاتێک چەند ساڵێک و چەند کابینەیەکی حکومی تێدا بەسەرچوو و تەشکیلە و پێکاتی ئەم دادگایە گۆڕا ئێستا نموزەج و نوێنەیەکی ترمان پیشانەدا دادگای باڵای فیدرالی بۆتە وێزگەیەک بۆ ئەو ئاراستە سیاسیەی کە دەیەوێت سەپاندنی جۆرێک لە تەوژمی سیاسی خۆی لە جۆرێک لە ئاراستەی خۆی جۆرێک لە حکومڕانیەکی تاکلایەنە لە عێراقدا بێوێ بسەپێنێت لە ڕێگای حکوومەتەوە پێی نەکرێ یاخود لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای دەنگدانەوە نەتوانێت و بگاتە ئامانج دادگای باڵای فیدرالی کراوەتە وێزگەیەک بۆ دوا خاڵ و دوا شوێنی دوا منزڵی یەکلاییکردنەوە ئەو ململانە سیاسیە بۆی جارێکی کە نەکەوێتە بارودۆخێکی سیاسی و دانوستان لەگەڵ هیچ لایەنێک باشە کاک سۆران ئەو ئارمانجێن دادگەها بلندە فیدراڵە عێراقی لەسەر هاتیە دامەزراندن کار پێتکە خۆی ئەسڵ وایە دادگای باڵای فیدرالی وەکو دادگایەکی دەستوری ئەرکی سەرەکی ئەوە بێ سەقامگیری و هاوسەنگی نێوان پێکاتەکان بپارێزێ سیستەمی سیاسی تێدا بپارێزێ ئەو پێکاتەیە کە دەستور وێنای کردووە بۆ دەوڵەتی عێراق نەهێڵێ ئەو وێنایە تێک چێ ئەو هاوکێشەیە بە ئاراستەیەکی ترا بچێ پێکاتەکان خۆیان نەبینەوە لە عێراقدا بەڵام بەم ئاراستەی ئێستای دادگای باڵای فیدرالی بێت ئەو پێکاتەی کە عێراقی لەسەر بنیادنراوە لە ساڵی 2005 بۆ چەند ساڵێکی تر ئەو وێنایە نابینرێتەوە لە عێراقدا بۆ لەبەرگەرە بەڵێ کێ ئەگەرە ئەم خوێنەوەمان لە چیەدایە لە کۆی ئەو بڕیارانەیە کە بە شێوەیەکی سیستەماتیک و بە شێوەیەکی مەرحەلی بۆ هەموو ئەو نەیارانەی کە زۆرینەی دەنگ لە عێراقدا پێک ناهێنن زۆرینەیە کە ویستی هەبێ لە عێراقدا حکومڕانی بکە بە شێوەیەکی زۆر مەرحەلی
زۆر سیستەماتیک زۆر لەسەرخۆ بڕیارەکان هەموو ئەو وێزگانە دەگرنەوە کە تۆ بەپێی دەستور پێت بەخشراوە لە هەر قۆناغێکدا بەشێک لەو دەستکەوتە دەستوریانەی تۆ لێت کەم دەکرێتەوە لە نەتیجەدا یەک شێوەی عێراقمان پیشانەدا کە شێوە مرکزیە ناوەندێکەیە کە پێش دەستوری عێراق دادگەها فیدرال لاینگریەتکات یان بێلایەنە لەوەی کە لە بڕیارەکانە دەیبینین زۆربەی ئەو ئاراسە سیاسیی کە وەکو سیاست دەیبینین دەیەوێت بسەپێنرێ لە بڕیارەکانی دادگای بەڵای فیدرالیە دەیبینینەوە ئەمەش ئەومان پێدا دەڵێ کە نەیتوانیوە خۆی بپارێزێت لە تەوژمی سیاسی سەپێنراو لە عێراقدا کە ویستراوە ئەو لاینگریە بەرژەوەندیا کێدا و سزادانە کێ لەوەی لە بڕیارەکاندا دەیخەنینەوە زۆربەی ئەو بڕیارانەی کە ئێستا دەیبینین بە تایبەتی لە 3 ساڵی پاش تشکیلی ئەخیری محکەمەی ئیتیحادی دەبینین ئەو زۆرینە سیاسی کە لە عێراقدا ویستی حکومڕانی هەیە کە ئێستا هەژمونی شیعی عێراقا بڕیارەکان لە بەرژەوەندی و پتەوکردنی سەقامگیری حکومڕانیە بۆ ئەوان و کەمکردنەوەی دەستکەوتە سیاسی و دەستوریەکانە کە لای کورد و سونەدا دەبێنرێت کێ پارێزەری دەستور دەبێت ئەگەر دادگای فیدرال لاینگیری دەکات دادگای باڵای فیدرالی بە حکمی موقعەکەی خۆی جۆرێک لە ئیستیغلالکردنی پێگەکەی کردووە لەوەی کە پێگەیەک نییە لە دوای دادگای باڵای فیدرالیەوە پەنای بۆ ببرێ بۆ یەکلایکردنەوە هیچ کێشەیەک و بۆ تانەدان لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی بەڵام بەپێی دەستور هەرچەندە ئالیەت و میکانیزمێکی نەکردوتە بەردەستی سەرۆکی کۆماریشێکە لە پارێزەرانی دەستور بۆ ئەوی هەر ئینتیهاک و پێشەلکاریەک هەبێت لە عێراقدا لە چوارچێوەی دەستورا بکرێ وێزگەیەکە لە وێزگەکانی پاراستنی ئەحکام و حکومەکان و ویستەکانی ئاسادانەری دەستوری دادگای فیدرال بەخۆی دەستوریە ئەوە کێشەیەکی زۆر لە مێژنی دادگای باڵای فیدرالیە دادگای باڵای فیدرالی بەم دەستوری ئێستا دانەمەزراوە بە پێی ڕێکخستنی دەستوری کاتی 2004 دامەزراوە ئەو یاسایی کە پێشی هێناوە بە هەمان شێوە پاڵپشکراوە بە ساڵی 2004 فەلسفەی دروستبوونی ئەم دادگایە لەگەڵ ویست و ئێرادەی دەستوری 2005 هیچ کاتێک یەک ناگرێتەوە پێکهاتی دادگاکە لە ڕووی ئەندامەکان جۆری ئەندامەکان سیفەتی ئەندامەکان ئەوانە نییە کە لە دەستوری عێراقیدا باس کراوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2021 جارێکی کە ئەو پێکهاتە و ئەو تەشکیلەمان زیندوو کردەوە بە هەمان فەلسفەی حکومڕانی 2004 نەک 2005 ئاخیر پرسیار پێکهێنانی ئەنجومەنی فیدرالی دەتوانێت کورد و سونە لە بڕیارە لاینگیرەکانی دادگای فیدرال قورتال بکە دوجار ئەنجومەنی فیدرالیش یاساکانی دەکوێتەوە بەردەم چاودێری دادگای باڵای فیدرالی هیچ کاتێک توانای ئەوەی ڕاگردنی دادگای باڵای فیدرالی نییە لە پێشەلکردنی هەر دەستکەوتێکی دەستوری لە کوردستان بە یان هەر لایەنێکی تر بێت سروبەکاری دەستوری هێژای سووران عەلی گەلێک سپاس بوو بخێراتێک سپاس بۆ ئێوەش